ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. ئازیزان و بیسەرانی خۆشەویست لە هەر کوێیەکن جوانترین و ڕازاوەترین سڵاوتان پێشکەش دەکەم. هاتینە وڵاتان لە بەرنمەیەکی تری لاپەڕا لە ڕادیۆی دەنگی گەل. من دەوران گەرمیانی پێشکەشکاری بەرنامە. بابەت و ڕۆژەوی سەرەکی ئەم جارەی بەرنمەکەمان سەبارەتە بە خاوەن دەرکەوتن لە شەیدان و بەڕێخستنبوونی خانەوادەی شەیدان و سیاسەتەکانی شەڕی تایبەتی ڕژێمی داگیرکەری ئێران لەسەر خانەوادەی شەیدان. بۆ مەبەستە میوانداریمان کردووە لە هەڤاڵ فەرات پاوە ئەندامی کۆمیتەی خەباتی شەیدانی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک. زۆر بەخێر بێ هەڤاڵ فەرات. زۆر سپاس بۆ ئێوە. هەڤاڵ فەرات هەروەک دەزانن چەند ڕۆژی دیکە ساڵڕۆژی شەهادەتی هەڤاڵ باهۆز سەرحەد و هەڤاڵ ڕۆژات ئامادە کە دوو کادری پێشەنگی خەباتی بزوتنەوەی ئاپۆین لە ڕۆژڵاتی کوردستاندا. ئەگەر بکرێ سەبارەت بە خەبات و تێکۆشانی ئەو شەهیدانە هەندێک زانیاریمان پێ بدەن. بەڵێ سەرەتا منیش باسی ئەوە دەکەم بۆی و بۆ دەرفەتتان بۆ ئێمە خوڵقاند هەروەها سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو بیسەرانی بەرنامەی ئێوە. وەک ئێوە ئاماژەتان پێکرد 9 مانگ 12 ساڵڕۆژی شەهادەتی دوو پێشەنگ و دوو شۆڕژگێڕی گەلەکەمانە بە ناوەکانی هەواڵ فەرشید کاتورانی ناسراو بە باهۆز سەرحەد و هەروەها هەواڵ زەینەل کارابەنک ناسراو بە ڕۆژهات ئامەد. هەروەها پێویستە ئاماژە بکەم کە لەم مانگەدا هەژمارێکی دیکە لە پێشەنگان و شۆڕژگێڕانی گەلەکەمان تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستاندا شەهید کەوتون. لەوانە دەتوانین ئاماژە بە هەواڵ حەسەن حکمەت دەمیر بکەین کە لە 18 مانگە لەلایەن ڕژێمی فاشیست و داگیرکەری ئێرانەوە لە زیندانی خۆی لە سێدارە درا وەک یەکەمین کادر و هەواڵی بزوتنەوەی ئاپۆیی کە لە سێدارە دەدرێت ئەوەیش گرنگێکی خۆی هەیە و پێویستە لە بیرمان بێت. هەروەها لە 20 ئەم مانگەدا ساڵی 2002 هەواڵ تارا ڕۆژهەڵات بە ناوی دیکە سەنایەت مرادی شەهید دەکەوێت لەگەڵ هەواڵێکی دیکە هەواڵ بریتان. هەروەها 21 مانگ ساڵڕۆژی شەهادەتی هەواڵ خۆشمێر کوتوڵ و هەواڵ دارایە. 31 مانگیچ ساڵڕۆژی چالاکی فەدایی و شەهادەتی هەواڵ ڕووناهیە کە بۆ تۆڵەسەندنەوەی هەواڵ حەسەن حکمەت دەمیر چالاکیێکی فدایی کرد و گەیشتە پلەی بەرزی شەهادەت. بەگشتی لە کەسایەتی ئەم هەواڵانەدا هەموو تێکۆشەران و شەهیدانی ڕێگای ئازادی و دموکراسی بەڕێز و حرمەتەوە بەبیر دێنمە و سەری ڕێز و نەوازش لە بەردەم باڵای بەرزیاندا دەنەوێنم. سەبارەت بە پرسیارەکەی ئێوە هەواڵ ڕۆژهات و هەواڵ باهۆز ساڵی 2010 واتە چەند ڕۆژ دیکە ڕێکەوینە 13مین ساڵ ڕۆژی شەهادەتیان ساڵی 2010 لە هەرێمی کەلەڕەش گرێدای سەڵماس لە ڕۆژهەڵاتی کوردستان کاتێک کە سەرقاڵی ڕاپەڕاندنی ئەرک و بەرپرسیارەتیەکانیان بوون دەکەونە کەمینی گروپێک لە جاچ و خۆفرۆشان و هەروەها پاسدارانی ڕژێمی داگیرکەری ئێران و لە ئاکامی شەڕێکدا کە دێتە ئاراوە ئەو دوو هەواڵە دوای قارەمانتێکی بێوێنە دەگەێنە پلەی بەرزی شەهادەت و شەهید دەکەون. پێویستە ئاماژە بۆ بکەین کە هەواڵ باهۆز سەرحەد گەنجێکی بوێر و تێکۆشەری گەلەکەمان بوو کە خەڵکی شاری سنە بوو. هەواڵ باهۆز هەر لە سەرەتای گەنجێتیەوە هەستی بە ئێش و ئازارەکانی گەل کرد و دۆخی نالەباری کۆمەڵگای دەبینی و داگیرکراوی وڵات و گەل و کۆمەلگاکەی هەست پێ کرد و لێ تێگەیشت. هەر بۆیە بەردەوام لە ناو لێگەڕینێکدا بوو بۆی کە کۆتایی بەو دۆخە بێنێت و لە پرۆسەیە و لێگەڕینەیدا لەگەڵ بزوتنەوەی ئاپۆیی فکر و هزری ڕێبەر ئاپۆ و کار و خەباتی پارتیژیانی ئازادی کوردستان پەژاک ئاشنا دەبێت و ساڵی 2007 بڕیار دەگرێت کە
بەشداری ڕیزەکانی گریلا بێ ئەڵبەت پێویستە ئاماژە بۆ بکەین کە پێشەوەی کە هەواڵ باهۆز بەشداری بە فەرمی بەشداری ڕیزەکانی گریلا بێ ماوەیەکیش لە ئەو هەرێمانە لە سنە و دەوروبەری تایبەت بەکاری ڕێخستن و ئاگادارکردنەوەی گەنجانەوە سەرقاڵ دەبێت. هەواڵ باهۆز بەڕاستی نمونەی گەنجێکی ئازا و وێری گەلەکەمانە. ئەو باوەڕی تەواوی بە باوەڕێکی تەواو قوڵی هەبوو بە هێز و کاریگەری گەنجان لە پرۆسەی شۆڕش و تێکۆشاندا، هەر بۆیە پاش ماوەیەکی کە پەروەردە دەبینێ و کار و خەبات دەکات لە چیا سەربەرزەکانی کوردستان لەسەر داخوازی خۆی و لە پێناو بەڕێخستنکردن و هۆشیارکردنەوەی گەنجان و پێشخستنی کار و خەبات دەگەڕێتەوە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران چەندین جار بە شێوەیەکی بوێرانە و بە ئاگاهی و زانیاریەکی زیاترەوە بە هێز و ورە و مراڵێکی یەکجار زۆر هەرێم و شوێن و شار و گوندی ڕۆژهەڵاتی کوردستان و بگرە ئێرانیش گەڕا و توانی هەژمارێکی زۆر لە گەنجانی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ بزوتنەوەی ئاپۆیی ئاشنا بکات و لە سیاسەتەکانی ڕژێمی داگیرکەری ئێران نژاتیان بات و پەیوەستیان بکە بە بزوتنەوەی ئاپۆیی و هەروەها هەواڵ ڕۆژهات ئامەدیج واتە هەواڵ زەینەل کارابنگ گەنجێکی ڕۆشنبیری گەلەکەمان بوو کە لە باکووری کوردستان لە شاری ئامەدەوە لەدایک بوو. گەنجێکی خوێندەوان بوو لە کاتێ لە زانکۆدا دەبێت لەگەڵ بیر و هزری ڕێبەر ئاپ و ئاشنا دەبێ و دەکەوێتە ژێر کاریگەریەوە، هەر بۆیە بڕیاری بەشداربوونی دەدا و ساڵی 1993 بەشداری ڕیزەکانی گریلا دەبێت. هەواڵ ڕۆژهاتی نمونەی کەسایەتێکی نەتەوەیی و تێکۆشەرێکی ڕاستەقینە بوو، ڕۆشنبیرێکی ڕاستەقینە بوو کە سەرچاوەی گیر و گرفت و پسکرێکەکانی کۆمەلگای لە داگیرکراوی و دەسەڵاتدارەتی داگیرکەران دەبینی و هەر بۆیە وەک گەنجێکی تێکۆشەر وەک ڕۆشنبیرێکی بە پیوان و گرێدای هەموو ژیانی خۆی تەرخان کرد بۆ تێکۆشان و شۆڕش لە پێناو ئازادی خاک و خەڵکەکەیدا. هەواڵ ڕۆژهات هەر لە ئامەد و دەرسیم و قەندیلەوە بگرە هەتا ئەو کاتێک کە تێپەڕی ڕۆژهەڵاتی کوردستان بوو بەهۆی ئەوەی کە حەزکردن و خۆشەویستێکی تایبەتی بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هەبوو و دەیویست پێناو ئازادی ئەواندا خزمەتێکی بەو پارچەی کوردستان بە خنگەلەکەمان و بەو بەشەی لە وڵات بکات. ساڵی 2006 پاشەوەی کە ئەزمون و تەجروبەیەکی باش وەردەگرێ ئەمجارە ڕوو دەکاتەوە ڕۆژهەڵاتی کوردستان و لەگەڵ گروپێکدا ئەگەر هەڵە نەبووم ساڵی 2006 دەچنە ئیلام، واتە کەسایەتێکی وەهایە کە لە ئامەدەوە دێت دەگاتە ئیلام بۆ ئازادی ئەو گەلەی بۆ خەبات لە پێناو ڕزگاری وڵات و نیشتمان. هەواڵ ڕۆژهات لە زۆر شوێنی هەرێمی ڕۆژهەڵاتی کوردستانە ئەویش خەباتی کرد، خەباتی بەڕێوەبرد، ماندوو نەناسانە بێوچان کار و خەباتی کرد و شوێن پەنجەی بەڕاستی لە زۆر کار و خەبات و لە زۆر شوێن و هەرێمی ڕۆژهەڵاتی کوردستاندا دیارە. وەک هیچ ئێوە ئاماژتان پێکرد ساڵی 2010 یەک لەو مەقتەعانە بوو، یەک لەو سەردەمانە بوو کە کار و خەباتی ڕێخستنی پەژاک بەڕاستی گەشەی کردبوو و خەڵک و بە تایبەت گەنجانیش ڕوویان کردبووە ڕیزەکانی پارتی ژیانی ئازادی کوردستان و لە دەور فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ کۆ ببوونەوە. ڕژێمیش کە بەردەوام لە هەوڵی بێکاریگەرکردنی تێکۆشەرانی ئازادی خوازیە بزوتنەوەی ئازادی خوازیە هەستی بەوە کردبوو و
هەر بۆیە ماوەیەکی دوور و درێژ بوو وەک نەریتێکی کە داگیرکاری وەک نەریتێکی دەسەڵاتدارەتی سیستەمی ئێران سیستەمی دەسەڵاتدارەتی زاڵ بەسەر ئێراندا کەوتبووە شوێن شۆڕژگێڕان و تێکۆشەرانی گەلەکەمان. هەر بۆیە ساڵی 2010 کاتێک ئەو دوو هەواڵە لە هەرێمی کەلەڕەش خەریک ڕاپەڕاندنی ئەرک و بەرپرسیارەتی شۆڕژگێری و مرۆڤایەتی خۆیانن دەکەونە بۆسەی گروپێک لە جاش و خۆفرۆشەکانی هەرێمی هەروەها هاوکاری پاسدارانی ڕژێمی داگیرکەری ئێران پاش شەڕێک و کە دێتە ئاراوە و لە پرۆسی ئەو شەڕەدا لە میانەی ئەو شەڕەدا هەردوو هەواڵ پاشەوەی کە خۆڕاگری و بەرخۆدانێکی قارەمانانە دەکەن دەگەنە پلەی بەرزی شەهادەت و پەیوەست دەبن بە کاروانی نەمرانەوە. جارێکی دیکە من هەردوو هەواڵ و هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری بە ڕێز و حرمەتەوە بە بیر دێنم و سەری ڕێز و نەوازش لە بەردەم باڵای بەرزیاندا دەنوێنم. بەڵێ هەمڵ فەرات باسمان لە کەسایەتی ئەو شەهیدانە کرد لێرەدا دەپرسین گرنگی خاوەن دەرکەوتن لە شەهیدان لەم قۆناغەدا چییە؟ بەڵێ بێگومان لە نێو هەموو گەل و کۆمەڵگایەکدا لە هەموو وڵاتێکدا شەهیدان و ئەو کەسانەی کە خۆیان ژیانی خۆیان تەرخان دەکەن و فیدا دەکەن لە پێناو بەختەوەری و ڕزگاری ئەو گەل و وڵاتەدا خاوەن پێگە و شوێنێکی تایبەتن و بەردەوام بە ڕێز و حرمەتەوە بە بیر دێنەوە و هەموو کەسێک وانەی فیداکاری و لە خۆبردووی و ژیانێکی ئازادیان لێ وەردەگرێن. وەک دەزانن بزوتنەوەی ئاپۆیی بزوتنەوەی شەهیدانە و زۆر کەس هەر کەسیش بەم ناوە ئەم بزوتنەوەی دەناسێت بۆ ئەوەی کە گرنگی خاوەن دەرکەوتن لە شەهیدان هەندێکی دیکە تیش بخەینە سەری و لە گرنگی تێبگەین بە پێویستی دەزانم ئاماژە بە یەکێک لە بیرەوەریەکانی ڕێبەر ئاپ بکەم کە چەندین جا لە شوێن و بۆنەی جیاوازدا باسی لێوە کردووە بۆی کە لەسەر گرنگی ئەو بابەتە ڕاوەستی و شرۆڤەی بکات. ڕێبەر ئاپ دەڵێت کاتێک هەواڵ حەقی قەرار شەهید کەوت من لەگەڵ گروپێک هەواڵاندا دانیشت و مناقشەم دەکرد پرسیارم لێکردن کە بەڕای ئێوە باشترین شێوە بۆ تۆڵەسەندنەوەی هەواڵ حەقی چییە؟ وتی هەندێک لە هەواڵان نێرین و ڕاو بۆ چوونی جیاوازیان کرد لەوانە هەندێک گوتیان باشترەوەی ئێمە بشین و هەندێک لە پۆلیس و داگیرکەران بکوژین هێزە چەکدارەکانی ڕژێمی داگیرکەری تورکیا بکوژین و بەم شێوەیە تۆڵەی هەواڵ حەقی بکەینەوە. ڕێبەراپ و دەڵێ ئەمن ئەو کاتە گوتم بێگومان ئەو کارە دەکەین بەس ئەوە باشترین شێوە نییە وەڵام دەرەوە نییە بە پێویست نییە و هەر بۆیە لەو شوێنەی کە هەواڵ حەقی لەو گەڕەکەی کە هەواڵ حەقییان شەهید خست ئێمە دەستمان کرد بە نووسینی پەیڕۆ و پرۆگرامی پارتی و بەم شێوەیە ڕێخستنمان ئاوا کردواتە لە گروپێکی چەند کەسیەوە بووین بە ڕێخستنێک بووین بە حەزبێک و ئاستی خەبات و تێکۆشانمان بەم شێوەیە بڵندتر کردەوە و بەم شێوەیە تۆڵەیەکی ڕاستەقینەمان لە ڕژێمی داگیرکەری تورک کردەوە و بە باشترین شێوازیش یاد و بیرەوەری هەواڵ حەقی قەرارمان بەرز و پیرۆز ڕاگرت. ئەمەم بۆ باس کرد بۆی کە بزانین کە خاوەن دەرکەوتن لە شەهیدان چەندە گرینگە و بە چ شێوازێک دەبێ مرۆڤ ئەم کارە بکات. بێگومان یەک لە گەورەترین شکستەکان کە تووشی هەر کۆمەلگا و ڕێخستنێک تایبەت ڕێخستنێک کە بانگەوازی شۆڕژگێڕبوون و یان دروشمی شۆڕژگێڕایەتی و هەوڵ و تێکۆشانی ئەو کارە دەدات لە بیرکردنی شەهیدانە واتە درێژەنەدان بە خەباتیانە. ئەمە بۆ خۆی گەورەترین شکست و لە ناوچوونە. بۆ ئەمە دەڵێم ئەگەر دقت بکەن شەهیدان و ئەو کەسانەی کە گیانی خۆیان لە پێناو گەل و وڵاتە بەخت دەکەن بە خوێنی خۆیان مێژوویەک دەنووسنەوە مێژووی ئازادی مێژووی بەرخۆدان مێژووی زیندووبوون و خۆڕاگری گەلێک دەنووسنەوە
وڵاتێک دەنووسنەوە واتە لەبیرکردنی شەهیدان واتە لەبیرکردنی ئەو مێژووە لەبیرکردنەوەی مێژووش یا خەمساری لە بەرامبەر مێژوودا دەبێتە هۆکاری دووبارەکردنەوەی هەڵە و کەم و کورتی و شکستەکان و زاڵبوونەوەی زیاتری داگیرکەر هەر بۆیە لێرەدا دەتوانین بە باشیدەوە تێبگەین کە چەندە گرینگە و پێویستە مرۆڤ تایبەت شۆڕژگێڕێک یان گەلێک یان وڵات پارێزێک تایبەت وەک گەلی کورد کە بە هەموو شێوازێک لە هەلایەکەوە ڕوبەڕووی زوڵم و چەوساندنەوە و داگیرکەراوی بووەتەوە لە پێویستە لە شەهیدانی خۆی دەرکەوێت خاوەنیان لێ دەرکەوێت بۆ ئەوەی کە ئەو دەستکەوتانە نەفەوتێن بۆ ئەوەی کە ئەو میراثەی کە ئەو شۆڕژگێڕانە بە خوێنی خۆیان تۆماریان کرد و دەستەبەریان کرد لەبیر نەکرێن و نەوەی داهاتوو لەگەڵی ئاشنا بن و لەسەر ئەو بنەمایی کە ئەوان دایەننا بەر بە ژیانێکی ئازاد و کۆمەلگایەکی دموکراتیک هەنگاو بنێن و داگیرکاری و چەساوایی کۆتایی پێبهێنن تایبەت لەم قۆناغەدا وەک ئێوە ئاماژتان پێکرد لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا بەگشتی گرنگی ئەم بابەتە چییە و بۆ پێویستە زیاتر لەسەری ڕاوەستە بکەین ئەگەر سرنج بدەن ئێستاکە گەلی کورد و بزوتنەوەی ئازادی خوازی زیاتر لە هەر کاتێک بە ئازادی و سەرکەوتن نزیکتر بووتەوە زۆر دەستکەوتی بە نرخ و پیرۆزی دەست خستووە و لە عینی حاڵدا دەبینین کە ڕۆژانە ئاستی هێرش و پەلاماری دەوڵەتانی داگیرکەریش تایبەت ڕژێمی فاشیستی داگیرکەری ئێران و تورکیا ئەو دوو ڕژێمە زیاتر بووتەوە و بە هەموو شێواز و ئامراز و دەرفەت و ئیمکانێکی خۆیان لە هەموو شوێنێک پەلامار دەبن و هێرش دەکەنە سەر گەد و تایبەت پێشنگانی بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کورد لە عینی حاڵدا دەبینین کە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ساڵی پار ئەوە زیاتر لە ساڵێکە کە شۆڕشی ژنجیان ئازادی دەستی پێکرد و بە سەدان گەنج و لاوی تێکۆشەری گەلەکەمان گیانی خۆیان فیدا کرد و لەلایەن کۆماری داگیرکەری ئێرانەوە شەهید کران هەر بۆیە پێویستە لەم قۆناغەدا کە ڕۆژهەڵاتی کوردستان تایبەت و ئێران بەگشتی بە شۆڕشێکتا تێپەڕ دەبێت و بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کوردیش وەک پێشەنگی خەبات و خۆڕاگری و بنیادنەری ئەو فەلسەفەی ژنجیان ئازادیە بە هەموو شێوازێک ڕوبەڕووی هێرش بووتەوە و هەوڵ و هیمەتی داگیرکەران ئەوەیە کە ئەم شۆڕشە تێک بشکێنن بەلا ڕێدا ببن لاوازی بکەن لە ئامانجەکانی خۆی دووری بخەنەوە لە هەر کات زیاتر پێویستە کە خاوەنددارەتی لە شەهیدان بکرێت و یاد و بیرەوەریان بەرز و پیرۆز ڕابگیرێت و چۆن دوژمن دەیەوێت بە هەموو شێوازێک ئێمە لە شەهیدان دوور بخاتەوە واتە لە ڕابردووی ڕاستەقینە و حەقیقی و مێژووی ئازادی خۆمان دوور بخاتەوە پێویستە ئێمەش بە هەموو شێواز و ڕێبازێک هەوڵ بدەین کە ئەو مێژووە بەردەوام زیندوو ڕابگرین و ئەو خەبات و خۆڕاگریە ئەو تێکۆشانە زیاتر بکەین پەرەی پێ بدەین و بەهێزتری بکەین پێویستە لەبیر نەکەین کە ڕەمزی سەرکەوتنی بزوتنەوەی ئاپۆیی خاوەندەرکەوتن لە شەهیدانە خاوەندەرکەوتن لە ڕێو ڕێبازەکەیانە و درێژەدانە بە تێک و شانیان هەر بۆیە بە کورتی دەتوانم ئاماژە بەو خاڵانە بکەم کە لەم قۆناغەدا بۆچی گرینگە خاوەن لە شەهیدان و تێکۆشانی ئازادی خوازی دەربکەین هەواڵ فەرات باستان لە سەرکوتکاریەکانی ڕژێمی داگیرکەری ئێران کرد لێرەدا گرنگی بەڕێخستنبوونی بنەماڵەی شەهیدان چییە؟ بەڵێ وەک ئێوەش دەزانن یانێ بۆ خۆی مژاری بەڕێخستنبوون مژارێکی زۆر گرینگە و شتێکی بنەڕەتیە لە هەموو کار و خەباتێکدا لە هەموو بوارێکی ژیاندا تایبەت لە بواری خاوەندەرکەوتن لە شەهیدان و یەکگرتنی بنەماڵەی شەهیدان ئەگەر سرنج بن بەڕێخستن بوون واتە چی واتە بە پلان و ئارمانج و پێکەوە کارکردن واتە استراتژی کارکردن واتە بەهێزتر بوون
بەرفراوانتر بوون بنەڕەتیترین کارکردن ئەگەر سرنج بدەن دژمنانی گەلی کورد و داگیرکەرانی کوردستان لە هەموو بەشەکانی کوردستان چ لە ناوخۆی ئەو وڵاتانە چ لە ئاستی گشتی کوردستاندا کاتێک لە دەوری یەک کۆ دەبنەوە بەردەوام بە شێوازێکی پلاندار ڕێژرا و بە شێوازێکی بەڕێخستن بووی بە شێوازێکی دەمدرێژ و ئستراتژیک ڕوبەڕووی ئێمە بوونەتەوە ڕوبەڕووی گەلی کورد دەبنەوە بە هەموو شێوازێک هێرش دەکەنە سەر گەلی کورد بگرە بەردەوام لە ناو کۆڕ و کۆبوونەوە و پلانگێڕیدان بۆ ئەوەی کە چۆن بتوانن زیاتر زەربە لە گەلی کورد بدەن و بزوتنەوەی ئازادی خوازی لاواز بخەن کەواتە ئێمەش پێویستە بە شێوازێکی بەڕێخستن بوون بە شێوازێکی بە پلان و بەرنامە و دەمدرێژ و ئستراتژیک بتوانین ئەو کار و خەباتە بەڕێوە ببین ئەگەر سرنج بن لە تایبەت لە مێژووی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا یەک لە هۆکارەکانی ئەوەی کە بزوتنەوەکانی دیکە ڕێخستنەکانی دیکە ڕەوت و جوڵانەوەکانی دیکە کە لە بەرامبەر ڕژێمدا ڕادەوەستان یەک لە هۆکاری لە ناوچوونیان لێک لەو هۆکارە سەرەکیانەی کە ڕژێم توانی زاڵ بێ بەسەریانە و لاوازیان کە پەرتەوازەیان بخا و لە خەبات و شۆڕش دووریان بخاتەوە ئەوە بوو کە ئەو هێزانە بە خەمساریەوە نزیک شەهیدان بوونەوە یان بە شێوازێکی باشتر بڵێن شێوازێکی نەڕێخستنی بە شێوازێکی نەگشتگیر بە شێوازێکی نەدەمدرێژ نزیکی ئەو مژارە بوونەواتە مژاری بۆ بیرهێنانەوەی شەهیدان هەر بۆیە تووشی لاوازی بوون هەتا چوو لە ڕێبازی شەهیدان لە ئاوات و ئامانج و تێکۆشانەکەیان دوورکەوتنەوە و بەو شێوازەی تێک چوون ڕژێمی داگیرکەری ئێرانجی بەڕاستی ئەوە دەناسێ و لەسەر ئەو مژارە تایبەت سوورە ئەگەر سنجبن یەک لە سیاسەتەکانی ڕژیم ئەوە بووە کە بەردەوام پەرتەوازە بکە و زاڵ بێت هەر بۆیە لە بەرامبەر ئەو سیاسەتەدا پێویستە تایبەت بنەماڵەی شەهیدان بە شێوازێکی بەڕێخستنی واتە یەکگرتوو بە هاوکاری بە هەماهەنگی یەکتر کار و خەبات بەڕێوە ببن لە شەهیدان خاوەن دەربکەون کۆڕ و کۆبوونەوە و مەراسم و بۆنە بگرن بەشداری کار و خەبات بن بە گوێرەی دەرفەت و ئیمکانێک کە هەیەە بێگومان کاتێک تۆ بە شێوەی ڕێخستنی کار بکەی هێزت زیاتر دەبێ موراڵ و معنەویات زیاتر دەبێ ڕژێم ناتوانێت بە سادەیی بە ساکار بە ئاشێوەیەکی ئاسان سەرکوت بکات تایبەت بنەماڵەی شەهیدان بێدەنگ بکات ئەگەر پاڵپشتی ئەوانی هەبێ ئەگەر یەک ریزی ئەوان هەبێ دەبنە هێزێکی زیاتر و بە شێوازێکی کاریگەرتر دەتوانن ڕۆڵ بگێڕن و خاوەن لە شەهیدان دەربکەون تایبەت دەبینین لە ماوەی ئەو یەک ساڵی ڕابردوودا کاریگەری بەڕێخستن بوون تایبەت لە مژاری ساڵوەگەڕ و وەبیرهێنانەوەی شەهیداندا کاتێک گەل یەکگرتوونە کاتێک بنەماڵەی شەهیدان لێدوان دەدەن و خاوەن لە شەهیدی یەکتر دەردەکەون چەندە کاریگەری لەسەر کۆمەلگا و لەسەر ڕەوتی شۆڕش و پێشکەوتنی خەبات و تێکۆشاندا هەیە و لە عینی حاڵدا چ زەربە و گورزێکەی جەرگ بڕە لە پەیکەرە و هەیبەتی ڕژێمی داگیرکەری ئێران و چەندە ترسی هەیە لەو شتە ڕژێم ئەمە بۆ خۆی بەڕوونی نیشان دەدات کە چەندە گرنگە ئەو مژارە و پێویستە زیاتر و زیاتریش ئێمە لەسەری ڕاوەستە بکەین بۆ وەڵامی ئەو پرسیارەی ئەوەی دەتوانم بە کورتی ئاماژە بۆ خاڵانە بکەم هەواڵ فەرات شەڕی تایبەتی ڕژێم لەسەر بنەماڵی شەهیدان و بزوتنەوەی ئازادی چۆنە و بەچی شێواز و ڕێبازانێک بەڕێوە دەچێت یەک لە نەریتەکانی ڕژێمی داگیرکەری ئێران سیستەمی دەسەڵاتدارەتی هەر لە کۆنەوە و بگرە تا ئێستش شەڕی تایبەت بووە تایبەت لە هەمرانبەر گەلە شۆڕژگێڕەکان هێزە شۆڕژگێڕەکان ئەو هێزانەی کە لە پێناو ئازاریدا تێکۆشان دەکەن ئەگەر سرنج بدەن گەلی کورد بەردەوام لە ناو تێکۆشان و خەبات و خۆڕاگریدا بووە و هیچ کات لە مەیدانی شەڕ و شەڕی چەکداری و شەڕی فیزیکیدا کەمی نەهێناوە و بەردەوام ئەو ڕۆتەی درێژە پێداوە
هەر بۆیە ڕژێمی داگیرکەری ئێرانی تایبەت لەم ساڵانەی دواییدا بە هەموو شێوازێک هەوڵی داوە بە کەڵکوێرگرتن تایبەت لە دەستگای ڕاگەیاندنی تایبەت لە کۆناوەند و کۆڕ و کۆمەڵە فەرهەنگی و کەلتوریەکاندا بە هەموو شێوازێک ڕوبەڕووی گەلی کورد بێتەوە، ڕوبەڕووی حرەکەتی ئازادی و پێشەنگانی بێتەوە. زۆر ڕێ و ڕێبازی ڕژێم هەن کە گەلی ئێمەش بە توانی حتا ئاستێکی زۆر لەوانە تێگەیشتون و ئێمەش توانی چم بە چەند خاڵ بەرچاو ئاماژە بکەین و جارێکی دیکە جەختیان لەسەر بکەینەوە. لەوانە دەتوانین کە ببینین ئاماژەی پێ بکەین. یەک لەوانە زەخت و گوشار خستنە سەر بنەماڵایی شەهیدانە، تایبەت کە سوکاری شەهیدانە بۆ ئەوەی کە لە ئەو شەهیدانە دووریان بخاتەوە یان بیان ترسێنێ و کە لە ڕاگەیاندنەکاندا تایبەت باس و خواست ناکەن لەسەر ئەو مژارە، لەسەر کەسایەت و ژیان و تێکۆشانی شەهیدان و ڕۆڵەکانیان قسە نەکەن، بێدەنگ بن بۆی کە گەل موراڵ نەگرێ، معنەویات نەگرێ، پێ نەحەسێ و کەسانی دیکەش بێدەنگ بن، هێز وەرنەگرن لە یەکتری. یەک دیکە ئەگەر ئێوەی سرشتاندا بێ ڕاگەیاندنەکانە ئەوەی کە بەحسی دەکەن ڕژێم دەیەوێت خۆی لە ژێر بەرپرسیارەتی تایبەت لە پرۆسەی شۆڕشی ژنجیان ئازادیدا ئەو مژارەمان زۆر بەرچاوبینی کە خۆی لەژێر بەرپرسیارەتی شەید خستنی تێکۆشەرانی ئازادی خوازیدا دەربخات، واتە ئەو کارە بخاتە ئەستۆی کەسانی دیکە، گروپی دیکە، لایەنی دیکە، واتە دەیەوێ ئەو شەهادەت وەک مردنێکی ئاسایی پێناسە بکات و لە مەرحەلەی دیکەشدا لە کۆڵکی خۆی بکاتەوە ژێر بەرپرسیارەتیدا دەربکەوێ. زۆر جار دەبینین کە لە ڕاگەیاندنەکانیشدا باسی ئەوە دەکرێت کە ڕژێم دەیەوێت ئەوانەی کە بەشداری شۆڕش بوونە و گیانیان فیدا کردووە یان پەیوەست بوونە بە ڕیزی ڕزەکانی شۆڕشەوە وەک کەسانێکی فری و خواردو و کەسانێک کە کەوتونە ژێر کاریگەری بانگەشەی هێزە دەرەکیەکان و دوژمنانی ئێرانەوە لە قەڵام بدات و وەها پێناسەیان بکات و بەم شێوازە لە گرنگی و لە پیرۆزی ئەو ڕێبازە و ئەو تێکۆشانە کەم بکاتەوە و لە چاوگەل دایان بخات. یەکی دیکە لە ڕێبازەکانی شەڕی تایبەتی ڕژیم ئەوەیە کە نەهێڵێت بۆنە و مەراسم بۆ شەهیدان بگیرێت. ئەگەر ئێوە سنووساندا بێ بە هەموو شێوازێک ڕوبەڕووی ئەو بنەماڵانە دەبێتەوە یان کە سوکاری شەهیدان دەبێتەوە کە دەیانەوێت لە ساڵوەگەڕی شەهادەتی ڕۆڵەکانیاندا مەراسم و بۆنەیەک بگرن و بە بیریان بێنەوە. دیکە زۆر جار کە دەبینین حتا ڕژێم جەنازەی تێکۆشەران شەهیدانی ڕێگای ئازادی ڕادستی بنەماڵە و کە سوکاریان ناکاتەوە بۆ ئەوەی کە مەزارێکیان نەبێ، بۆی کە بە بیریان نەهێنەوە، بۆی کە لە بیر بچن. ئەمە بۆ خۆی تایبەتم خاڵە نیشان دەدات کە ڕژێم چەندە ترسی لە بنەماڵەی شەهیدان و لە تێکۆشانی شۆڕژگەرانی ئازادی خوازی هەیە. یانێ بەگشتی دەتوانین بێژین کە ڕژێم سیاسەتەکانی بەگشتی لەم ماوەدا تووشی شکستێکی گەورە بوونەتەوە و تایبەت لەم یەک ساڵەی ڕابردوودا گەل زیاتر لە هەر کات هەم لە هێزی یەکگرتن و پێکەوەبوونی خۆی تێگەیشت، هەم ئەو ترس و سامەی کە ڕژێم بە ساڵان لە کۆمەڵگادا دروستی کردبوو و بانگەشەی بوو ئەو هێز و توانای خۆی دەکرد ئەوە تێک چوو. ڕژیم پێ حەسیا کە بە شێوازی سەرکوت و سڕینەوەیەکی فیزیکی و ترس و تۆقااندن ناتوانێت بگات بە ئەنجامێکی ئەو سیاستانەی تووشی شکست بوونا. هەر بۆیە ئەگەر ئێوەی سرشتاندا بێ مەسڵەن لەم ماوەی ئاخیردا زیاتر بە شێوازی شەڕی تایبەت، شەڕی نەرم نزیک دەبێتەوە. ئەگەر سرنج بن زۆرێک لەو کەسانەی کە لە پرۆسەی شۆڕشدا لە جریانی شۆڕشدا دەستگیر کران و دەست بەسەر کران و زیندانی کران ڕژێم ئەوانەی ئازاد کرد. بەڵام ئازادی کرد دوای ئەوە چی بوو؟ دەبینی یەکێک ئەو ئینسانانە خۆیان دەکوشنەوە
لە ناو دەچن بێسەر و شوێن دەبن تووشی نەخۆشی دەبن ئەمە هیچ بۆ خۆی شێوازێکی شەڕ تایبەتە بێگومان ئەوە پەیوەندیدارە بە ئەو هەوڵانەی ڕژێمەوە چۆن دەبێت کەسێک 2 ڕۆژ 3 ڕۆژ یان مانگێک دوای ئەوەی کە لە زیندان دەردەکەوێت خۆی بکوشێتەوە یان بە شێوازێکی گوماناوی ژیانی لە دەست بدات ئەمە دیارەکە سیاسەتێکی لە پشتەوە دیارەکە پلان و بەنامەیەکی قڕێژ و هەوڵێکی زۆر نگریسی لە پشتەوەیە گەلی ئەمە بە تایبەت پێویستە لە مژارانەدا تایبەت بنە ماڵی شەهیدان تایبەت لەسەر ئەم مژارە ڕاوەستە بکەن و ئاگاداری ئەو شتە بن بێگومان ڕاستە چەندە ئەو شەڕەش خۆ زیاتر بووەتەوە و بەڕێ و ڕێبازی جیاوازتریش بەڕێوە دەچێ گەلی کورد تایبەت و گەلانی ئازادی خوازی ئێران ئەویان سەلماندووە کە هیچ کات مل بۆ داگیرکاری و چەسانەوە دانانەوێن و هیچ کات ئازادی و ئازادبوون لە بیر ناکەن و بە هەر شێوازێک بە هەر دەرفەت و ئیمکانێک لە بەردەستیاندا هەبێت ڕوبەڕووی ڕژێم و سیاسەتە داگیرکەرەکانی دەبنەوە بەڵێ هەڵڵ فەرات وەکو کۆتا پرسیار بپرسین ئەرکو بە پرسیارەتی بنەماڵی شەهیدان لە بەرامبەر هەم هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری ئێران هەم ڕێخستنبوونی خۆیان بەچی شێوازێکە بەڵێ بێگومان ئەرک و بەرپسیارەتی بنەماڵی شەهیدان لەم قۆناغەدا زیاتر لە هەر کاتێک و زیاتر لە هەر کەسێک کە زیاتر لە هەر کەسێکە ئێمە زۆر جار بەحس لەوە دەکەین دەڵێن کە شەهیدان خاوەنی شۆڕش و ئەم وڵاتەن ڕێبەر ئاپ و بەجاران گوتوویە کە شەهیدان خاوەنی ڕاستەقینەی ئەم وڵاتەن و کەس و کاری شەهیدانیش وەک میراتگیری ئەوان وەک بنەماڵەی ئەو شەهیدانە گەورەترین و یەکەمین بەرپرسیارەتی لە سەرشانی لەسەر ئەستۆی ئەوانە سەرەکی ترین کار و پێش هەموو شتێک ئەوەیە کە ئێمە نەهێڵین بە هیچ شێوازێک یاد و بیروەری ئەو شەهیدانە لە بیر بچێت بەردەوام یادیان زیندوو ڕابگرین بە هەر شێوازێک بە هەر دەرفەتێک و لە هەر شوێنێک کە بۆمان دەکرێت بنەماڵی شەهیدان پێویستە شەهیدان یادیان زیندوو ڕابگرن بێگومان ڕێ و ڕێباز زۆرن بە پێی دەرفەت و ئیمکان بەڵام ئەوەی کە حاشا هەڵنەگرە و هەر کەس لەوە باش دەزانێ باشترین شێواز وەک لە سەرەتای توێژەکەیشمان قسەکانیشمان ئاماژەمان پێکرد باشترین شێواز لە شێوازی خاوەن دەرکەوتن لە شەهیدان درێژەدانە بە ڕێ و ڕێبازەکەیان درێژەدانە بە تێکۆشانەکەیان شیکردنەوە و شرۆڤەکردنی ئارمانج و ئاواتەکانیانە بۆ شێوازی شەهادەتیانە ئەرکی یەک لە ئەرکە گرنگەکانی دیکەی بنەماڵی شەهیدان تایبەت لەم پێواژوێدا ئەوەیە کە پێویستە هاوکار و هاوڕێی یەکتر بن تایبەت بۆ پەرپشتدانەوەی هێرش و پەلامارەکانی ڕژێمی داگیرکەری ئێران پێویستە هاوخەمی بن هەم یەکتر بن ئاگاداری یەکتر بن کار و خەباتێک مەراسمێک کە بەڕێوە دەچێت کە دەبینین هەتا ئاستێکی زۆریش پێشکەوتووە ئەو هاوکاری و پاڵپشتی و یەک بوونەی بنەماڵی شەهیدان پێویستە ئەوەی زیاتر بکرێت کاتێک یەکگرتن هەبێ کاتێک هاوکاری هەبێ دوژمن ناتوانێت بە ئاسانی بەڕاحەتی بگا بە ئامانجەکانی خاڵی دیکە وەک لە پرسیاری پێشتریشدا ئاماژەمان پێکرد ئەوەیە کە پێویستە بەردەوام بنەماڵی شەهیدان ئاگاداری سیاسەتە قڕێژەکانی ڕژێمی داگیرکەری ئێران بن تایبەت سیاسەتی شەڕی تایبەت وەک تەرساندنیان تۆقاندنی بنەماڵی شەهیدان یان بەرعەکسیەوە لە هەندێک جێژدا ئێمە شاهدیەوەین کە ڕژێمی داگیرکەری ئێران کاربەدەستانی تایبەت هێزە ئیتلاعاتی و ئەمنیەتیەکانی ڕژێم سەردانی بنەماڵی شەهیدان دەکەن و بە بەڵێن و وعدەی جیاواز لەوانە ئەوەی کە مەعاشیان پێبنیان دەرفەتێکیان پێبنیان ئیمکانێکیان پێبن بۆ ئەوەی کە لە دژی بزوتنەوەی ئاپۆی ڕابوەستنیان لە دژی ئەو ڕێوڕێبازی ڕاوەستن کە ڕۆڵەکانیان بۆی شەهید کەوتن و لە پێناویدا شەهید کەوتن ئەمانە هەموو سیاسەتن لەوانەیە بە ڕێو ڕێبازی جیاواز بە پروپاگەندەی جیاواز هەروەک ئاماژەیشمان پێکرد کە لەوانەیە بە بەحث لەوە دەکات کە چون لە زۆر نمونەدا ئێمە بینیمانە بنەماڵەکان هاتوون دەڵێن ئەوە هەیە کە مەسەڵەن ڕژێم دێت دەڵێ
ئەو کوڕ و کچی ئێوە ئەو ڕۆڵانەی ئێوە کە شەهید کەوتون ئەوانە فریویان خواردووە ئێمە ئاگاداری ئەوەین و نازانم چی و ئەوانە دژی ئیسلام و ئەو ڕێخستانە دژی گەلن و دژی کۆمەڵگان و خوایان قبول نیە و دینیان قبول نیە و ئیسلامیان قبول نیە و پێوان و پرەنسیبیان نیە و نازانم چی و مناڵی ئێوەش فریویان خوارد و ئێمەی وەک مناڵی خۆمانیان دەزانین هەر بۆ یەک ئێوە وەرن ئەم مناڵانەی ئێوە با وەک شەهیدی ئێران وەک شەهیدی خۆمان لە خەڵەمیان بێ مەعاشیان بۆ ببڕینەوە واتە دەیەوێت خانەوادەی شەهیدان بکێشێ بۆ لای خۆی تایبەت لەم پێواژۆی ئەخیردا چون بەڕاستی هێزی کۆمەلگای بینی ترسا تۆقاگەی بینی کە ئەو سیاسەتانەی کە هەتا ئێستا بەڕێوەی بردووە نەگەیشتوە بۆ ئامانج ناتوانێت بەو شێوازەدی کە بەردەوام بکات تەنیا بە زەخت و گوشارێکی ڕق و ڕوت و وشک و توندوتیژی و کشتن و بڕینێک ناتوانێت بگا بە ئەنجام هەر بۆیە هەوڵ دەدات بەم شێوازانە نزیکی بنەماڵەکان بێتەوە و هەر بۆیە ئەرک و بەرپرسیارەتی گەلەکەمان بەگشتی و بە تایبەت بنەماڵی شەهیدانە کە خاوەن لە شەهیدان دەرکەون بۆ گرینگە لەم جارەدا زۆر پێکەم چون ئەگەر ئێوەی سن بدەن کۆمەڵگا کە سوکاری شەهیدان وەک پێشەنگی خۆی دەبینی وەک بنەماڵی شەهیدێک کۆمەلگا وەک جێگای متمانەی خۆیان دەبینن چاویان لەوانە بەردەوام کۆمەلگا چاوی لە بنەماڵە و کەس و کاری شەهیدانە لەو پێشنگانەیە کە هەڵوێستیان چییە چ ڕەفتارێ دەکەن چه هەڵوێستێک دەنوێنن چۆن هەڵس و کەوت دەکەن کۆمەلگاش دەکەوێتە شوێن ئەوان دەرسیان لێوەرگێ من نمونەیان لێوەردەگرێت هەر بۆیە پێویستە کە سوکاری شەهیدان بنەماڵی سەربەرزی شەهیدان زیاتر لەو مژارە ئاگادار بن و بەردەوام ئەویان لە بەرچاو بێت کە کۆمەلگا چاوی لەوانە و ئەوان پێشەنگن ئەوان بارێکی زۆرتریان لەسەرشانە و زیاتر لە ناو جەرگەی خەبات و خۆڕاگریدان هەر بۆیە پێویستە وەک ڕابردوو و زیاتریش لە ڕابردوو هەوڵ بدەن ئەرک و بەرپرسیارەتیەکانیان بەجێ بێنن تایبەت مژاری خاوەن دەرکەوتن لە شەهیدان ناساندنی شەهیدان ئەوانە کار و خەباتی خۆیان بەڕێوە ببن ئەڤڵ فەرات گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان زۆر سپاس بۆ بەشداربوونت سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەو دەرفەتەی کە خوڵقانتان ئازیزان و خۆشەویستان من جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەی لاپەڕا لە ڕادیۆی دەنگی گەل تەوەری سەرەکی ئەمجارەی بەرنامەکەمان بەیادێنانەوەی شەهیدان و خاوەندەرکەوتن لە شەهیدان و بەڕێخستنبوونی بنەماڵەی شەهیدان و سیاسەتەکانی شەڕی تایبەتی ڕژێمی داگیرکەری ئێران لەسەر خانەوادەی شەهیدان بوو بۆ مەبەستە میوانداریمان کردبوو لە هەڤاڵ فەرات پاوە ئەندامی کۆمیتەی خەباتی شەهیدانی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژات تا بەرنامەیەکی تر و لاپەڕەیەکی تر هەر سەرکەوتوو ئازاد بن ماڵاوە